تبون من ما مصطفى آخر هريري وازی لە گۆرانی هێنا بزانە خوا دەرگای ڕەحمەت و خێری بۆ کردەوە تاڵە بانگ دەدەم قورئان دەخوێنم لە تازیەکان بەڕاستی یعنی من ینی پارە و شتیش وەرناگرم لە تازیە ڕاستی ئێستا زۆری قورئان خوێنەکان ڕێزم بوانەیە کە قورئان دەخوێنن پارەی وەردەگرن پارەش وەرناگرم لە پێناو خودای گەورە من تقریبا 20 ساڵان گۆرانیم دەوت لە 2005ەوە من حازف سازم هەتا 2020 پاشان وازم لە گۆرانی هێنا یعنی زانیم هیچ ئیسفادەیەشی نییە گۆرانی بەڕاستی یعنی داکم بووە سەبەب کە وازم لە گۆرانی هێنا هەر دەوی دواز لە گۆرانی بێنە واز لە موزیک بێنە منیش بەڕاستی قسەی دایکم لەسەر چاومدانا و لەسەر سەرمدانا وازم لە گۆرانی هێنا دەرگای زۆر دەرگام لێ داخرا بوو زۆر دەرگاکانم بۆ کرایە بەڕاستی یعنی گۆرانی گوتن یعنی بەڕاستی نازانم هیچ ئیسفادەیەشی نیە ئێستا بۆ نمونە ما مصطفى آخر هەرێری وازی لە گۆرانی هێنا بزانە خوا دەرگای ڕەحمەت و خێری بۆ کردەوە یعنی هیچ وەرە یەک هونەرمەندم پێ بڵێ ئیسفادەی لە گۆرانی کردبێ ئاخیری عاقیبەتی خێر نییە